واللهی کاکەجا لەمەد عەم بوو هاوڕێ نازانم تەلەفۆنێکیان بۆی کرد و هاتەوە ئەوە 12 شەو بە هاتەوە سەعات 7:30 بوو نام چەند بوو بە هەڵە داوان خۆی کردە ماڵەوەتی لایتم بەنێ ئەڕۆم خۆم و کوڕەکەم هاوارمان لێ کرد بیگە لە ڕێی خوا مەڕۆ وتم مەڕۆ دەرگمان مەستێنە هەولێرتاندی چی بەسەر هاو وتی ئەبێ بڕۆم من ئەجەل هەڵ نەوتی ئەبێ هەر بڕۆم لە ماڵی شۆستنم بکەن من ئەبێ بڕۆم بە خینکێم من ئەخینکێم لە ماڵەوە بم خۆمە کوژم لە ماڵی شەوە بووم ئیترجی بکەم خوایە و ڕۆژنەی ڕۆی نەهاتەوە خۆی سزدەم بۆ تۆ بر هاوارمان کرد خوایە خۆش گورمە بەشی تۆ خوایە حەمد و سەنە خوایە خوایە ماڵت ئاوا